وەکەم ویلایەکە ئاگادارن پارێزگای کەرکووک زۆر دەمێکە دەمێ ساڵە لە هەڵبژاردن مەحروم کراوە لە دوای 16 ئۆکتۆبەریشەوە بە دیاریکراوی تعریبێکی چڕ دەستی پێکردووە. بەڵام دیارە عەرەب و تورکمان بە دیاریکراویش عەرەب دڵیان بەو تعریبە ئاوی نەخواردبێتەوە بۆیە ئێستا دەیانەوێ ئەو هەڵبژاردنە لە کەرکووک ئەنجام نەدرێت. ئێمە لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین کە داخۆ دەتوانن ئەو هەڵبژاردنە لە کەرکووک ڕابگرن یان ناو هۆکارەکەی چییە؟ میوانەکەمان زۆر بەڕێز ڕێبوار تاڵەبانی سەرۆکی پێشووی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. کاک ڕێبوار شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان. 24 بە خۆ دەزانی چەندین ساڵ بوو هەڵبژاردن لە کەرکووک نەکرابوو لە دوای 16 ئۆکتۆبەریشەوە تعریبێکی چڕ لە کەرکووک کرا و تا ئێستاش بەردەوامە لە زۆر لە تعریبەکەی سەردەمی سەدام حوسێن چڕتر و باڵاترە. هۆکار چییە ئێستا؟ عەرەبەکان بە دیاریکراوی هەروەها تورکمان دەیانەوێ هەڵبژاردنی کەرکووک دوا بخەن، ترسیان لە چی هەیە؟ سپاس بۆ بەڕێستان بۆ دەرفەتە بۆ بینەران سڵاو بۆ بینەرانی کەناڵی K24. طبعا ئەم حجەتە ئەم مانەیە ئینی ئێستا نییە، لە 2004ەوە دیارە ئەو دوو پێکاتەیە لەگەڵەوەی کە بۆیان دەرکەوت کە 100 ساڵی حکوومەتی عێراق ڕژێمەکان کە کاریان نەکرد بۆ سڕینەوەی ناسنامەی کوردستانیەتی کەرکووک و گۆڕانی دیموگرافی لەو شارە بەکردنەوەی چەند قەزاوناحەیەک لێ و زیادکردنی چەند قەزاوناحەیەکی عەرەب بووی و هاوردەکردنی سەدان هەزار عەرەبی هاوردە و ئاوەرەکردنی سەدان هەزار خێزانی کورد لەو شارە دیارە بۆیان دەرکەوت. دوای 2003 ئەم هەموو هەنگاوی 100 ساڵە هیچ بەهایەکی نەبوو، ناسنامی کوردستانەتی کەرکووک خۆی ماوەتەوە. جا لەبەر ئەوە ئەسڵەن ئەتاکم ئێستاکە بۆ زانیاری بەڕێستان و بینەران هەڵبژاردنیەکی دەستوری لە کەرکووک نەکرەوە. ئێمە یەک هەڵبژاردن کرا پێش ئیقرارکردنی دەستور بوو لە 2005 ئەبوایە 6 مانگ ئەو خولە تەواو بووایە، بەڵام بەداخەوە لەگەڵ لەبەر ئەوەی کە هەستیان بەو حاڵەتە کرد پێکات نەتەوەکانی ناو تەبان هەندێکی حەزبی شۆڤێلی ناو کەرکووک ئاگینا نەتەوەکانێمە کێشەمان نییە، پێکەوە ژیانێکی مان هەیە پێکەوە لە مێژوویەکی کەم بێ یان دوور بێ، بەڵام هەندێکی حەزبی سیاسی شۆڤێنی لە کەرکووک ماونەتەوە کە بە پاڵپشتی بابلین هێزە هەرێمیەکان کە دوو دەوڵەتیان لە پشتەوە لەگەڵەوەش بەداخەوە هەندێک هێزی نێودەوڵەتیشیان لەگەڵا نایان ئەوێت هیچ پرۆسەیەکی دیموکراتی لەو شارە بکرێتەوە بۆی ئێمە بە یاسا بە دەستور بیسەلمێنین بۆ هەموو دنیا کە 100 ساڵ ئەوەی کە ئێمە خەباتمان بۆی کردووە کە دەیان و سەدان هەزار کەسمان داوەتە قوربانی بۆ شارە مافی خۆمانە ئێستاکە بگەڕێن و سەر حاڵەتە ئاسایەکە. بۆیە نایان هەڵبژاردن بکرێ و لە هەموو پارێزگاکان زیاد لە 5 هەڵبژاردن کرا بەدام بەداخەوە لە کەرکووک هیچ هەڵبژاردنێ نەکرا. ئامایان کردوتە مانە چونکە چەند خێزانێکی ئاواری کەرکووکی گەڕایەوە ناو شاری کەرکووک و مافی خۆشیان بۆ زیێدی با و باپیری خۆیان گەڕاونەتەوە و ئەتوانم بڵێم لە 110 ئەو خێزانە کەرکووکیانە تا ئێستا گەڕاونەتە ناو شارەکە چوو ئەو 110 شەیان پێ قبوڵ نییە. لێن ئەمە خەڵکێکی ترە هاتووە و بە ناوی کوردەوە هەر جاری ڕقەمێکمان بۆ دەکەن 250,000 تۆماری دەنگ زیادی کردووە. ئەمە لە 5 خولی ڕابردووە. ئەمە ئەم قاوانە بەردەوام لێ دەنەوە بۆی ئەو حاڵەتە تەندروستە هەموو عالم پێی نەزانێت و بیشارنەوە. باشە کاک ڕێبوار، ئەوان باسی ئەو ژمارەیە دەکەن 257,000 گوایە کورد گەڕاوەتەوە کەرکووک. ئەی باشە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بە هەزاران عەرەب هێنراوەتە کەرکووک، دڵیان بەوە ئاوی نەخواردوێتەوە، ئێستا چوون لە دادگای فێدراڵی شکاتیان کردووە. پێ وایە دادگای فێدراڵی وەکو بڕیارەکانی پێشووتری ئەو دادگایە ئەم جارەش بەهانای ئەوانەوە بێن و نێڵن هەڵبژاردن بکرێ؟ وڵاهی من بۆ خۆم زۆر نیم زۆر هیوان بە دادگای فیدرالی نییە، چونکە بەداخە من بۆ خۆم 3 کەیسمە بووە لەگەڵ دادگای فیدرالی و هەر 3 کەیسەکە ئەو ینی بەلای دەستورەوە ناتێپەڕ نابن بە هیچ شێوازێک. جا بۆی بە ئەوە دوا هەڵوێستیانەوەی هەلبوسی بوو و لەگەڵ حکوومەتی هەرێمیش کار نەمانەیەکە لە ڕێگای دادگای فیدراڵ. بەداخەوە بارودۆخی عێراقیشی سەر لە بارودۆخێکە ئەژێن، یعنی بارودۆخەکە هەر هەمووی پێوترێ نادەستوری و نایەساری، حتا و بارودۆخەی لە کەرکووکی شایە بەداخەوە دوای 16 ئۆکتۆبەر بارودۆخێکی نادەستوریە. ئەسڵەن ئەبوایە
يعني نوێنەرانی ئێمە لە ناو پەرلەمانی عێراق قبوڵیان نەکردایە هەڵبژاردن بکرێت لە شارێکە کە جارێک خەڵکێکی نامۆ ئەوێ دەنگ بدا بۆ ئەو شارە، ینی ئەسڵەن ئێمە پێمان قبول نییە. ئەبوایە لە دوای 2005 لە دەستوری عراقی کە ڕازی بووین بە مادەی 140 ئەبوایە جێبەجێ کردرا بۆی بڵێن خەڵکی ئاسایی کەرکووک دەنگ بە نوێنەرانی خۆیدا لە ئەنجومەنەکەی. بەڵام ئێستاکە تەغییرێکی دیموگرافی زۆر کراوە، چی پێش 2023 ساڵی رابرردوو، چی دوای 2023 و چی دوای 16 ئۆکتۆبەریش کە 600,000 خێزانی ئاوارەی نازح لە کەرکووک بوو بێجگەلەوە هەمووی ئەو ئاوارە ئەو وافدانی کە چوونەوە شۆنەکانی خۆیان دووبارە گەڕانەوە دووبارە فۆرمی خۆراکیان بۆ کراوە دووبارە با بڵێن کەرەستە و ناسنامەی با بڵێن فەرمیان بۆ کراوە ئەمانە دەنگە دەنەستا ئەمە چۆنە بێت دەنگ بدا لەسەر بارودۆخی کەرکووک و ئایندەی کەرکووک. ئەسڵەن ئێمە ناڕازین لەسەر ئەو بارودۆخە، ئێمە قبوڵمان نییە بەو جۆرە هەڵبژاردن لە کەرکووک بکرێ. زۆر باشە کاکر ڕێبوار بۆ خۆ دەزانی کورد ئەم جارش لە کەرکووک بە یەک لیستدا نابەزێ، 5-6 لیست هەیە. پێت وایە بەو پەرتەوازەیەشیەوە بەو هەموو زەختەی کە لەلایەن عەرەبی هاوردەشەوە دەکرێت پێت وایە ئەو ئەگەرە باوەڕ بگرین ئەگەر هەڵبژاردن کرا کورد زۆرینەی کورسیەکان بەو هەموو لیستەوە بەدەست دێنێت؟ واللهی ئەوەی کە وەکو ئەزمون لەژێر دەستمانە پێش 16 ئۆکتۆبەر و دوای 16 ئۆکتۆبەر ئێمە لە خراپترین حاڵەتە 50% مانێناوە، یعنی ئەوە بوو لە 12 کورسی پەرلەمان 6مان بەدەستێنەوە. یعنی ئێستا شەروات تەوەقوع کردرێت چونکە بارودۆخ بۆ کورد هیچ لە بارودۆخێکی تەندروست نییە هەتاکوم ئەو دەنگە بێنێ لەگەڵەوەی کە پەرتەوازەی لیستەکانەیە. بەڵام یعنی بەلای بە خراپترین حاڵەتە لە 16 کورسیە 8 دێنێت چونکە ئەمە ئەو ئەزمونەمان هەبوو لە 2010 جا لەبەرەوە ئەوان لەو 8 ترسن، ئەوان ئەیانەوێت کورد بگات ئەو حاڵەتەی دووبارە بێتە هاوڵاتی دەرەجە دوو، ئەوان با بڵێن دای بۆ 12 کورسی بێن کورد 4 کورسی بێن بۆی بە کەیفی خۆیان ئەوەی کە کاتی ڕژەمی بەعسنەی کردو بە شاری کەرکووک ئەمان تەواوی کەن. بۆیە ئێستا بەم بارودۆخە ئەوەشیان پێ قبوڵ نییە کە کورد لە خراپترین حاڵەتە نیوەی دەنگەکان بەدەستێنێ. بۆیە ئەو هەنگاوانە ئەنێن ئەو هەوڵانە ئەدەن بۆی لە محکەمەی فیدرالی تا پێیان بکردرێ ئەو هەڵبژاردنە نەکردرێت. زۆر باشە کاک ڕێبوار دوا پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دێتەوە من سوپاست دەکەم. پرسیار لەسەر تورکمانە بەڕاستی بە خۆ دەزانی هێندەی کورد پارێزگاری لە پێکاتەی تورکمان دەکا عەرەب نایکا، ئەوان بۆچی پشتگیری عەرەب دەکەن؟ خۆ ئەگەر کورد پارێزگاریان لێ نەکا ڕەنگە بەشی 6 بانگ نەکەن هەر بە یەکجاری بیان خۆن. ئەوان بەداخەوە من باسی تورکمان ناکەم، تورکمان وەکوونەتەوە ئێمە پێکەوەین یعنی یەک خێزاین، بەڵام چەند حزبێکی سیاسی بەناو تورکمانەوە کە ئەجنداتی دەرەکیانەیە ئەوانن بارودۆخی تورکمانیشیان تێکداوە بارودۆخی کەرکووکیشیان شەوانتەوە. جا لەبەر ئەوان خراپترین عەرەبیان پێ باشترە لە باشترین کورد، یعنی ئەوان بۆ خۆیان استراتیجێکیانەیە کورد بە خەڵکێکی دەرەوەی کەرکووک دانن، یعنی لەگەڵ ڕێزم بۆ ئەم مستەڵەحە یعنی لە کەرکووک بە کورد دەلێن دەشتەکی چۆن لە هەرێمی کوردستان ناوێکی تریە لە کەرکووکیش بە دەشتەکی دانیان بە هاوڵاتێکی ناحەزاری نامەدەنی دانن. بۆیە عەرەبیان پێ باشترە، عەرەب بە دەوڵەت دانن، عەرەب بە ینی دایمەن بوو حەزیان بە قووەتە، دایمەن لەگەڵ خەڵکێک نابن کە ستەمی لێکرابێک کە ملەتی کوردە و ئێمەش ئەو سنگە فراوانەمانە دایمەن حەز ناکەین ئەو ستامە بەری ئەو نەتەوەیش بکەوێت. زۆر باشە زۆر بەڕێز ڕێبوار تاڵەبانی سەرۆکی پێشەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بەشداریکردنتان، شەوتان باش.